لخوای تبارک و تعالی بپارێتەوە کە ئەو هەولێرەی بپارێزیت لەبەر ئەوەی ئەو هەولێرە ئەتویان زۆر خۆشەوێ. من هەموو مەولودێکی دێمە بازاڕی لۆ ئەوەی هەتا عهد و پەیمان نوو بکەمەوە دەگەر پێغەمبەری خۆم صلی الله عليه وسلم داواشی لێ بکەم کە ئەو شارەی بپارێزیتن هەولێرێ بپارێزی لە زاڵمان و لە دوژمنان و لە ناحەزان. هەولێر لەو ڕۆژەی 50 ساڵە لەو هەولێرەی ماوە ڕۆژ بە ڕۆژ هەولێر زیاتر خۆشەویستی دۆ محەممەد المستەفا ئەبێتن لەبەر ئەوەی پێغەمبەرێ ما پێغەمبەری ئیسلامە یعنی ئاشتی و ئارامی. هیوادارم کە ئاشتی و ئارامی لەو شارەی هەبێتن لۆ ئەوەی ئەمە هەموو سارێ بتوانین مەولودی لۆ ئەو خۆشەویستەمان بکەین و یادی بکەینەوە. داواش لە پێغەمبەری خۆشەویستمانەکەم کە لەخوای تبارک و تعالی بپارێتەوە کە ئەو هەولێرەی بپارێزیت لەبەر ئەوەی ئەو هەولێرە ئەتویان زۆر خۆشەوێ. ئەی خۆشەویست ئەی محەممەد المستەفا هەزار سەڵەوات لە دیداری خۆشەویستی محەممەد المستەفا بی. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.